لە کاتێکدا بڕی 31 ملیۆن و 400 هزار دۆلار لەلایەن کۆمپانیای نیشتیمانی نەوتی کۆریای باشوور ڕەوانەی حکوومەتی هەرێم کراوە، بەڵام بەوتەی پەرلەمانتارێکی کۆریای باشوور هیچ بەڵگێکی فەرمی نییە بیسەلمێنێت کە پارەکە چووبێتە خەزێنەی حکوومەتی هەرێمەوە. چون سون ئۆک پەرلەمانتاری کۆریای باشوور دەستی کردو بە زنجیرەیەک لێکۆڵینەوە لە ژێرناوی دیبلۆماسیەتی شکست خواردووی وزە لە سەردەمی لی میۆنگ باکی سەرۆکی پێشووی کۆریای باشوور. پەرلەمانتارەکە چەند بەڵگەیەکی خستۆتە ڕوو کە گومان دەکرێت لەلایەن کۆمپانیای نیشتیمانی نەوتی کۆریا بەرتیل درابێت بە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. پەرلەمانتارەکە لە بەرپرسانی وڵاتەکەی پرسیوە ئەو بڕەپارێکی بەسەرهاتووە کە کۆمپانیای کنۆک وەک شیرینی گرێبەستێک پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە. پەرلەمانتار چوون کە ئەندامی گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنی کۆریا باشوورە دەڵێت پارەکە ڕاستەوخۆ دوای ناردنی دیار نەماوە و هیچ دۆکومنت و بەڵگەیەک نییە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەرگیرا بێت. کۆمپانیای نیشتیمانی نەوتی کۆریای باشوور لە ڕۆژی 16 کانونی دووەم و 19 کانونی یەکەمی ساڵی 2008 لە بەرامبەر مافێدان بە کۆمپانیاکە بۆ گەڕان بە دوای نەوت لە کێڵگەکانی بازیان و پێشخستنی ئەو کێڵگانە ئەو بڕەپارەی بەخشیوە بە حکوومەتی هەرێم، چون دەڵێت ئەگەرێکی زۆر هەیە کە ئەو پارەیە وەکو بەرتیل درابێت بە خودی ئاشتی هەورامی و ژمارەیەک لە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم. ئەوەندەم پەرلەمانە ئەوەشی بە دوور نەزانیوە کە ئاشتی هەورامی پارەکەی لەگەڵ یاریدەدەرەکانی سەرۆکی پێشووی کۆریای باشووردا بەش کردبێت. چون سون ئۆک کە پارتەکەی لە کۆی 300 کورسی پەرلەمان خاوەنی 130 کورسیە باسی لەوە کردو ئاشتی هەورامی بە ئیمێڵێک داوای لە کۆمپانیاکە کردووە کە پارەکە لە ڕێگەی ئۆفیسی بانکی HSBC لە کەناری وۆف لە لەندەنەوە ڕەوانە بکەن. بەو تێوەندامی پەرلەمانی کۆریای باشوور بەڕاوێژ لەگەڵ خەڵکی بازمون و شارەزادا گەشتۆتە ئەنجامەکەی کە زۆر باشکرا دیارە پارەکە وەک بەرتیل ڕەوانە کراوە. سەرچاوەیەکی تریش بە ڕۆژنامەکەی ڕاگەیاندووە ئەگەر هەیە ئەو حیسابە بانکیەی HSBC بۆ پێدانی بەرتیل بە کۆمەڵێک بەرپرسی باڵای حکوومەتی هەرێم بەکارهێنرابێت. کۆریا تایمز لیستێکی بە ناوی 31 بانک دەستکەوتووە کە بەکارهێنراون بۆ حەواڵەکردنی ئەو پارەیە، بەڵام بەتەنها لە ڕێگەی لقی لەندەنی بانکی HSBC 31 ملیۆن و 400 هزار دۆلار حەواڵە کراوە کە گومان دەکرێت وەک بەرتیل درابێت بە ئاشتی هەورامی. لەنێو ئەوانەی کە بەشێک لە بەرتیلەکان وەرگرتووە چۆی کیوسون سەرۆکی کۆمپانیای UI ئینەرژی کۆریای باشوور ناوی هاتووە و لەلایەن دادگاکانی کۆریا ئۆتۆمەتبار کراوە بە نێوەندگیری لە ژمارەیەک بەرتیلخۆری نێودەوڵەتی. پەیوەندێکی تونند و تۆڵیشی هەیە لەگەڵ نەچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان. ڕۆژنامە کۆریەکە ئیمێڵێکی تایبەتی ئاشتی هەورامی بڵاو کردوێتەوە کە ڕاستەوخۆ داوای کردووە پشکی هەبێت لە گرێبەستە هاوبەشەکەدا لە کاتێکدا ئەو کۆمپانیایە تەنها بە بڕی لە 5 پشکەکانی هەبووە، لە کاتێکدا نەتوانراوە لە کێڵگەی بازیان نەوت بدۆزرێتەوە بەڵام توانیوەتی قازانج بکات. ئەوەش لە کاتێکدا کۆمپانیای نیشتیمانی نەوتی کۆریای باشوور لەو گرێبەستەدا زیانی زۆری لێکەوتووە، بەڵام ئاشتی هەورامی لە 22 کانونی دووەم و 2 شوباتی 2009دا بڕی 19 ملیۆن و 580 هزار دۆلاری وەکو قازانج بۆ ڕەوانە کردوون. هەمان کۆمپانیا لە حەفتەی ئابی 2012دا بڕی 21 ملیۆن دۆلاری تری لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ ڕەوانە کراوە. لە ڕاگەیەنراوێکی ڕۆژنامەوانیدا کۆمپانیای نیشتیمانی نەوتی کۆریای باشوور ئاماژەی بۆوە کردووە لەسەر ڕێنمایی حکوومەتی هەرێم هەموو پارەکانی پەیوەست بە پرۆسەی دەرێنانی نەوتمان ڕەوانە کردووە. ناوی سوودمەندەکەش لە هەموو حەواڵەکردنەکاندا وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. لەم دوایانەدا لقی سویسرای بانکی HSBC ڕوبەڕووی کۆمەڵێک ئابڕوچوونی گەورە بووە. دوایەوەی ئاشکرا بوو ژمارەیەک لە دەوڵەمەندەکانی جیهان حسابەکانی ئەو بانکیان بۆ خۆ دەربازکردن لە باجدان بەکارهێناوە. شیرینی گرێبەستە نەوتیەکان تەنها ئەم 31 ملیۆن دۆلارە نییە، بەڵکو کۆی گشتی شیرینیەکان بەدە بۆ 15 میلیارد دۆلار مەزەندە دەکرێت. ئەمەش پرسیاریەوە دروست دەکات کە ئەو پارانە چیان لێ هاتووە؟ ئایا بە هەمان دەردڕۆشتون؟